ڕۆژی پێنجشەمە لە شاری سلێمانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر سەرۆکەکەی کۆبوونەوەی یاسایی خۆی سازدا. سەرەتای کۆبوونەوەکە گفتوگۆ لەسەر دواپەرەسەندنەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و ئەو گۆڕانکاریانە کرا کە لە ناوچەکەدا هاتوونەتە ئاراوە کە ئەو کێشە سیاسی و سەربازی و ئەمنیەکانی ناوچەکەی گۆڕیوە و نەخشەیەکی نوێی لە ناوچەکە هێناوەتە ئاراوە کە پێویستە هەرێمی کوردستان و کوردانی سەرجەم ناوچەکان زۆر بە ئەستیاریەوە مامەڵە لەگەڵ بارودۆخە نوێیەکەدا بکەن. سەبارەت بە بارودۆخ و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان کۆبوونەوە جەختی کردەوە. ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیکەن کە موچەیان بە بارمتە گرتووە و دەستیان داوەتە بیناقاقای خەڵکی کوردستان کە ئێستا و لە کۆتایی مانگی 12دا موچەی مانگی 11دا بەش نەکراوە ئەو پاساوەی کە لە بەغداوە بە کەم و کوڕی گەیشتووە. لە کاتێکدا داهاتی ناوخۆ لە فرۆشتنی نەوت بەتانکەر و ئەو باج و خەراجە زۆرەی لە وڵاتیانی کوردستان وەری دەگرێت کەس نازانێت چی لێ دەکرێت. زۆر بێباک و خەمساردانە مامەڵەی لەگەڵ دەکەن بێئاگا لەوەی کە ئەو ڕژێمە ناداد و گەندەڵانەی هەبوون چارە نووسیان بەکوێ گەیشتووە. ڕژێمەکەی ئەسەدیش نمونەی تازەیە و تایپەیە لە دەسەڵات. لە تەوەرێکی دیکەدا کۆبوونەوەکە خۆشحاڵی خۆی دەربڕی بە سەرکەوتنی شۆڕشی گەلانی سووریا لە بەرامبەر ڕژێمەکەی ئەسەد کە زیاتر لە 50 ساڵە بە زەبریاگر و ئاسن حکومڕانی سووریا دەکا و ژیانێکی پڕ لە نادادی و ناسۆری و برسێتی هێناوە بۆ خەڵکی سووریا و ناوچەکە. لە پاش ڕووخاندنیشی دەرکەوت کە چ ڕژێمێکی درڕندە و بێڕەحم بووە لە بەرامبەر گەلەکەی خۆی. ئێستاش پێویستە هێزەکانی سووریا بە عەقڵانیانە و لێزانانە پند لە ڕژێمەکەی ئەسەد وەربگرن و سیستەمێکی پڕ لە دادگەری بۆ هەموو گەلانی سووریا فەراهم بکەن و لەو نێوەندەشدا کوردانی باشوور بتوانن مامەڵەیەکی دروست بکەن و خوێندنەوەیەکی تەندروست بۆ واقیعە نوێیەکە بکەن و دەست بە گفتوگۆ بکەن بۆ بەدەستێنانی مافی ڕەوای کوردانی ڕۆژاوا و دڵیان خۆش نەبێت بە هێزە بێگانەکان کە لە چەندین وێزگەدا خەڵکی کوردستانیان جێهێشتووە. بۆیە ئەوەی خاڵی بەهێزی کوردانە تەبایی نێوخۆی و کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگەکانە لەسەر یەک مێزی یاوبەش بە استراتیژی ئاین و زمان و خاکی میلەتەکەمان. تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرسی کۆنگرەی کۆمەڵی دادگەری دوای تاوتێکردن و وەرگرتنی ڕاوسەرنجی سەرجەم ئەندامانی کۆبوونەوە. سەرکردایەتی بڕیاریدا بە ئەنجامدانی کۆنگرە لە مانگی 4دا و بۆ ئەو مەبەستە لیژنەی ئامادەکاری کۆنگرە دیاری کرا و ڕادەسپێردرێت بۆ ئەنجامدانی کارەکانیان لە کاتی دیاریکراودا.